سڵاوتان لێبێت کاتژمێر نۆشەوە بە پایتەختی هەرێمی کوردستان من نەهرۆ زاگرۆسم لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی ڕووماڵێکی تایبەت لەسەر هەڵبژاردنەکانی ئەمریکا و دەرچوونی جۆ بایدن وەکو 46مین سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا. کاندیدی دیموکراتەکان ویلایەتی پێنسیلڤینیا لە بەرژەوەندی خۆی یەکلا کردەوە و میدیای ئەمریکا سەرکەوتنی بایدنی وەک 46مین سەرۆکی ئەمریکا ڕاگەیاند. کاندیدی دیموکراتەکان لە ویلایەتی پێنسیلڤینیا سەرکەوتنی بەدەستهێنا و زیاتر لە 3,345,000 دەنگی بەدەستهێنا و ترامپیش 3,311,000 دەنگی بەدەستهێناوە. بەم شێوەیەش کاندیدی دیموکراتەکان جۆ بایدن 284 دەنگی کۆلیژی هەڵبژاردنەکانی بەدەستهێناوە و کاندیدی دیموکراتەکان جۆ بایدن دەبێتە 46مین سەرۆکی ئەمریکا و کۆتایی بەدەسەڵاتی کۆماریەکان و ترامپ هێنا. هەروەها جۆ بایدن لە تویتێکدا دەڵێ شانازی دەکەم بۆی ئەمریکیەکان وەک سەرۆکی بەهێزترین وڵاتی جیهان هەڵیان بژاردووم و دەشڵێ سەرۆکی هەموو ئەمریکایەکان دەبم و ئەرچی قورسمان لە پێشە. بەڵێ بەڕێزان، جۆ بایدن لە 2 تشرینی دووەمی ساڵی 1942 لەدایک بووە دکتۆرای لە یاسا هەیە. بڕوانامەی مێژووی زانستە سیاسەکانی هەیە بڕوانامەی لە مێژووی زانستە سیاسەکان هەیە. لە ساڵی 96 لەگەڵ نەلا هۆنتەر هاوسەرگیری کردووە و 3 منداڵیان هەیە. هاوژین و کچ و کوڕێکی گیانیان لەدەستداوە. جاری دووەم لەگەڵ جیل ژاجۆبس هاوسەرگیری کردووە و کچێکیان هەیە. لە ساڵی 1969 ژیانی سیاسی دەست پێ کردووە. لە ساڵی 1973 لە 72 لە تەمەنی 30 ساڵیدا بۆتە بچووکترین سیناتۆر. لە ساڵی 2009 بووە جێگیری سەرۆکی ئەمریکا. باراک ئۆباما بە 46مین سەرۆکی ئەمریکا ئەو کاتەی باراک ئۆباما بە 46مین سەرۆکی ئەمریکا هەڵبژێردرا. هەردوای ئەوەی ڕاگەیاندرا کە جۆ بایدن وەک سەرۆکی هەڵبژێردراوی ئەمریکا دیاری کرا، کەماڵە هاریس جێگیری پەیوەندی دەکات و دەڵێت بردمانەوە باگوێ لە قسەکانی کەماڵە هاریس بکرێت. بەڵێ بەڕێزان، هەردوای ئەوەی ڕاگەیەندرا کە جۆ بایدن وەک سەرۆکی هەڵبژێردراوی ئەمریکا دیاریکرا، کەماڵە هاریسی جێگیری پەیوەندی پێوە دەکات و دەڵێت بردمانەوە باگوێ لە قسەکانی کەماڵە هاریس بگرین. بەڵێ بەڕێزان، دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا ڕای دەگەێنێت کە لە شەوی هەڵبژاردندا هەزاران دەنگ لە ویلایەتی پێنسیلڤینیا بە ساختە تۆمارکراون و دەشڵێ ئەو دەنگە ساختانە ئەنجامەکانی هەڵبژاردنیان گۆڕی. ترامپ لە دوو تویتدا ئاماژەی بەوە کردووە کە دەنگە نایاساییەکانی ئەنجامەکانی هەڵبژاردننی سەرۆکایەتیان لە چەندین ویلایەت گۆڕیەوە و دەشڵێ لە شەوی هەڵبژاردن لە پێنسیلڤینیا هەزاران دەنگ بە ساختە تۆمارکراون و ئەمەش ئەنجامەکانی هەڵبژاردننی گۆڕی. ترامپ دەشڵێ چاودێرەکان لە پێنسیلڤینیا دەرگا و پەنجەرەکانیان داخست و بۆ ئەوەی ساختەکاری بکەن و ئاماژە بەوەش دەکات کە ڕێگە بە چاودێران نەدراوە چاودێری جیاکردنەوەی دەنگەکانی بکەن. خۆشەویستان، وەکو دەیبینن ئەم توییتی جۆ بایدنە کە سەیری پرۆفایلەکەی دەکەی لە ئێستاوە پرۆفایلی خۆی گۆڕیوە و کە وەکو سەرۆکی ئەمریکا خۆی دەناسێنێت بە شێوازێکی فەرمی لە تویتەکەی خۆیدا. ئەوەی جێگای سەرنجە خۆشەویستان ئەوەیە کە 48 ساڵ بەر لە ئێستا وەکو ئەمڕۆ جۆ بایدن لە تەمەنی 30 ساڵی بوو بە سێناتۆر. ئەمڕۆژ بوو بە 46مین سەرۆکی ئەمریکا. خاڵێکی تر کە زۆر گرنگە ئەوەیە کە جۆ بایدن خۆی خەڵکی سکرانتنە لە ویلایەتی پێنسیلڤینیا هەر بە دەنگی ئەو ویلایەتەش ئەمڕۆ بوو بە سەرۆکی 46مین سەرۆکی ئەمریکا. فەرمونون ئێستاش دەچین هەندێک لەو دیمەنە
دیمەنانە دەبینن کە لایەنگرەکانی جۆ بایدن و کۆماریەکان خۆشحاڵی خۆیان دەردەبڕن بە سەرکەوتنی بایدن و کەمالە هاریس و دیموکراتەکان بۆ کۆشتی سەرۆکایەتی. ئەمە شاری ئەتلانتایە لە جۆرجیا و هەروە شاری نیویۆرک و لە زۆر جێگای ئەمریکا هەوادارانی دیموکراتەکان و هەوادارانی تێکتی دیموکراتەکان خۆشحاڵی خۆیان دەردەبڕن وەکو دەردەکەوێت لە کەش و هەوایەکی ئازاد و خۆشدا. خەڵک بەڕێزان فەرموو ئەمە توییتی کەمالە هاریسە، ئەویش ناونیشانی خۆی گۆڕیەوە کە خۆی وەکو جێگری 36مین سەرۆکی ئەمریکا پیشان دەدات بە شێوازێکی فەرمی پرۆفایلەکەی خۆی گۆڕیوە. کەمالە هاریس دەبێتە جێگری سەرۆکی ئەمریکا یەکێکە لەو ئافرەتە دووڕەگەزانەی ئەمریکا کە دایکی پاکستانیە و باوکی ئەمریکیە لەلایەن جۆ بایدنەوە وەکو جێگری خۆی دیاری کرا بۆ پۆستی سەرۆکایەتی ئەمریکا. بەڵێ بەڕێز دیمەنەکان بەردەوامین بۆ گواستنەوەی دیمەنەکان لە زۆربەی ئەو ویلایەتانەی کە خەڵک دەبینین خەڵک و هاندەرانی ویلایەنگرانی دیموکراتەکان هاتوونەتە دەرەوە و خۆشحاڵ خۆیان دەردەبڕن بە سەرکەوتنی جۆ بایدن و کەمالە هاریس وەکو 46مین سەرۆکی ئەمریکا. بەڵام ئەوەمان بیر نەچێت کە کەمالە هاریس و جۆ بایدن بە تایبەتی 46مین سەرۆکی هەڵبژێردراوە، هێشتا نەبووتە سەرۆکتە ئەو کاتەی کە سوێندی سەرۆکایەتی دەخوا کە ئەویش لە 21 مانگی یەکی ساڵی داهاتوو دەبێت. لە زۆر لە ویلایەتە جیاوازەکانی ئەمریکا دیموکراتەکان و هاندەرانی جۆ بایدن خۆشحاڵی خۆیان دەردەبڕن بە تایبەتی لەو شارانەی کە دەنگەکانیان یەکلاکەرەوە بۆەوە لە هەندێک لەو ویلایەتانەی کە چەندین ساڵە کۆماریەکان خاوەنی ئەو ویلایەتانە بوون لە هەڵبژاردنەکاندا وەکو ویلایەتی جۆرجیا بۆ نمونە ئێستاکە خەریکە دوای 28 ساڵ دیموکراتەکان ئەم ویلایەتە بۆ کۆشتی سەرۆکایەتی بۆ دەنج کۆشتی سەرۆکایەتی دەبن. لە جۆرجیا 16 دەنجی کۆلیجەکان هەیە کە گرنگە هێشتان یەکلا نەبووەوە کە ئایا دەبێ بە دیموکراتەکان نا، بەڵام جۆ بایدن زۆر لە پێشە. لە لایەشی دیکەوە نانسی پلۆسی سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانی ئەمریکا لە کۆنگرێسی ئەمریکا دەڵێ ئەمڕۆ ڕۆژێکی زۆر گرنگە بۆ ئەمریکاییەکان و هەروەها لە تویتێکدا جۆ بایدن من سەرۆکی هەموو ئەمریکاییەکان دەبم، نەک تەنها سەرۆکی دیموکراتەکان یاخود کۆماریەکان، من سەرۆکی هەموو خەڵکی ئەمریکام. ئەمە لە هەمان کاتدا بەشێکی زۆر لە سەرۆک وەزیران و سەرۆکانی وڵاتانی دنیا و خەڵکی بە شێوازێکی فەرمی پیرۆزباییان لە جۆ بایدن و کەمالە هاریس کردیەوە بۆ ئەو سەرکەوتنەیان. ئەمانە و دیمەنانن کە خۆشحاڵی جۆ بایدن و کەمالە هاریس پیشان دەدەن لە شارە جیاوازەکان و ویلایەتە جیاوازەکانی ئەمریکا. بە تایبەتی ئەمە دەبینن لە ویلایەتی ئەتلانتا هەروە لە نیویۆرک وە لە بەردەم کۆشتی سپی گردبوونەوەیەکی زۆری هەوادارانی دیموکراتەکان و جۆ بایدن و کەمالە هاریس هەیە. دیسانەوە هیلاری کلینتن خۆشحاڵە بە سەرکەوتنی جۆ بایدن و دەڵێ بەم بردنەوەی مێژوەیەک و داهاتوێکی تازە و نوێ بۆ ئەمریکایەکان بڕێوەیە. بەڵێ بەڕێزان ئەمانە ئەو دیمەنانن کە لە شارە جیاوازەکانی ئەمریکا خەڵک خۆشحاڵی خۆی دەردەبڕێ لە پێکاتە جیاوازیەکانەوە دەبینین و لە زۆر شوێنە گردبوونەوە کە تا دێ گەورەتر دەبێ. بەڵام ئەوشمان بیر نەچێت کە دەنگدان و بژارکردنی دەنگەکان تاوەکو ئێستا ماوە لە هەندێک ویلایەت هێشتان یەکلا نەبووتەوە.
بەڕێزان ئەمە نەخشەی ئەمریکایە کە هەر 50 ویلایەتەکەی تێدا ئەم ڕنگانەی کە دەیبینن لێرە ئەوە دەنجی ئەو کۆلیژانەیە کە بۆ کاندیدی دیموکراتەکان یا کۆماریەکان ڕۆیشتووە ئەم ڕەنگە شینەی کە دەیبینن ئەمانە ئەو دەنگانن کە بۆ کاندیدی دیموکراتەکان جۆ بایدن و کەمالە هەریس ڕۆیشتووە لە بەرامبەردا ڕەنگە سوورەکان ئەو ڕەنگانن کە بۆ دۆناڵد ترۆمپ و جێگرەکەی ڕۆیشتون هەندێک شوێن تاوەکو ئێستا یەکلا نەکراتوە پێویستە ئەوەتان پێ بڵێن ئەمە نەخشەی ئەیپیە ئەسۆسیێتد پرێسە کە ئەریزۆنە تاوەکو ئێستا یەکلا نەکراتەوە بەڵام ئیتروا ڕۆیشتووە دەنگەکان کە ئەگەری بردنەوەی جۆ بایدن لێرە نزیکە لە 1990 ویلایەتێکی وەکو جۆرجیا ماوە چکە دەنگەکان جارێک لەوانەیە سەر لە نوێ بیژمێرنەوە بۆی بزانە ڕاستی دروستی هەیە لەبەرەوەی ژمارەکان زۆر لێک نزیکە لە نێوان جۆ بایدن و لە نێوان دۆناڵد ترۆمپ ئەمانە ویلایەتانن هەروەها ویلایەتی نۆرث کارۆلاینە تاوەکو ئێستا یەکلا نەکراوتەوە لە ئەمریکادا هەر کەسێک بۆی ببێ بە سەرۆکی ئەمریکا پێویستە 270 دەنجی کۆلیجەکان بەدەست بێنێ ئەم کۆلیجانە ئەم دەنگانن ئەو نوێنەرانن کە بەسەر ویلایەتەکاندا دابش بوون 538 دەنجی کۆلیجەکان هەیە لە ویلایەتەکاندا لە هەر ویلایەتێک بۆ ویلایەتێک جیاوازە بۆ نمونە لە ویلایەتێکی وەکو کالیفۆرنیا 55 دەنجی کۆلیجەکان هەیە بەڵام لە ویلایەتێکی وەکو جۆرجیا 16 دانە هەیە لە ویلایەتێکی وەکو ئەریزۆنیا 11 دەنجی کۆلیجەکان هەیە لە ویلایەتی نەڤادا بۆ نمونە 6 دەنجی کۆلیجەکان هەیە یاخود لە ئەلاسکا کە لەو شوێنە دوورەی ئەمریکایە و سنووری جوگرافی جیاوازە لەگەڵ مینلاند ئەمریکای پێ دەڵێن تەنها 3 دەنجی کۆلیجەکانی تێدا ویلایەتی نیویۆرک 29 دەنجی کۆلیجەکان تێداجا ئەو شوێنانەی کەشینەکانە ئەمە جۆ بایدن بردیوێتەوە ئێمە لەو بەرنمەکانی خۆماندا بە تایبەتی لە بەرنامەی ئەمریکا بڕیار دەدات هەفتەیەک بەر لێسا باسمان کردوتمان ئەم جاریان شەڕی برنەوەی کۆشتی سپی لە نێوان هەردوو بربژێرەکە زۆر جیاوازتر دەبێت لە مێژووی 30 ساڵ و 40 ساڵی ئەمریکادا چکە چەندین جار ئەوانەی ئەو بربژێرانی ولاتی فلۆریدا و ولاتی ئۆهای و وڵایەتی ئایۆ بۆ نمونە ئەو شوێنانیان بردباکە و ویلایەتە خۆڵە مێشیانێن یا ئەوانەی پێیان دەڵێن سوینگ ستیتس ئەگەریان زۆر بکە ببن بەسەرک بەڵام ئێمە لە بەرنامەیەدا پێشبینی ئەومان کرد گوتمان دوا مەدانی ململانێ لە نێوان هەردوو بربژێرەکە لەم سێ ویلایەتە دەبێت ویلایەتی پێنسیلڤانیا ویلایەتی میشیگان و ویلایەتی ویسکۆنسن واش دەرچوو تەنها ئێمە بوون لە هەموو رادیۆ و تەلەڤیزیۆنەکانی کوردستان لە هەموو ڕاگەیاندنەکانی کوردستان کە ئەو پێشبینیمان کرد و ڕاستیش دەچوو ئەمڕۆ بەم ویلایەتە کە 20 دەنجی کۆلیجەکانی تێدایە جۆ بایدن توانی ئەو سنوورە ببڕێ لە 270 دەنجی کۆلیجەکان 290 بەدەست بێرێ لە بەرامبەریدا دۆناڵد ترۆمپ تەنها 214 دەنجی بەدەستهێناوە ئەگەر نۆرث کارۆلاینایش بەدەستبێنە کە نزیکە بۆ دۆناڵد ترۆمپ بڕوە هەر ناتوانێت ببێ بەسەرۆک بە بردنەوەی پێنسیلڤانیا بۆ جۆ بایدن ئیتر ئەگەری ئەوە نەما تەنانەت لە هەموو ئەو شوێنانەی تر کە تاوە کەستا یەکلاش نکراتەوە ئەگەر دۆناڵد ترۆمپی باتەوە ناتوانێت ببێ بەسەرۆک بۆ چکە 290 دەنجی کۆلیجەکانی بەدەستهێناوە خۆی تەنها پێویستی بە 270 دەنگە 4 ساڵ بن لە ئێستا جۆ بایدن دۆناڵد ترۆمپ کە لە هیلاری کلینتنی بردەوە بە 306 دەنگ لە هیلاری کلینتنی بردەوە ئەگەر جۆرجیا بۆ جۆ بایدن بچێ ئەمجارە جۆ بایدن بە 306 دەنگ لە دۆناڵد ترۆمپ دەبات و وەکو 4 ساڵ بن لە ئێستا بەڵام ڕێژەکە جیاوازە ئەمە ئەم نەخشەی ئەمریکایە زۆر گرنگە تێبگەن کە ئەمریکا لە هەندێک ڕووی دیموگرافی و جوگرافیەوە جیاوازیەکی زۆری تێدا هەیە ئەگەر سیرکن ئەم ناوەڕاستە بە درێژایی مێژووی 50 ساڵ هەندێک شوێن تەنانەت 80 ساڵی ڕابردوو تەنها دەنجیان بە کۆماریەکانداوە ئەم سنوورانەی کە دەکەنەوە باشوور و ئەم ویلایەتانی کە دەکەونە باشوور و ببوورە ڕۆژهەڵات و ڕۆژئاوای ئەمریکا دەنجیان زیاتر بە دیموکراتەکاندا وەکو ویلایەتێکی وەکو نیویۆرک مێژوێکی زۆر دوور و درێژی هەیە کە تەنها دەنگ بە دیموکراتەکان دەدا یاخود مین یاخود کنەتیکەت یاخود ماساچوسێتس هەموو ئەو ویلایەتانەیە کە لێرەدا بوون مێژوێکی دوور و درێژیان هەیە کە بەردەوام دەنجیان بە دیموکراتەکان داوە ئەمڕۆ بە بردنەوەی پێنسیلڤانیا یەکێک لەو شوێنە هەرە گرنگانەی کە جۆ بایدن بردووە کە خۆشی خەڵکی ئەوەیە لەوێ لەدایک بووە خەڵکی سکرانتنە یەک لە شارەکانەکە لە باکووری ویلایەتی پێنسیلڤانیا بەدەنجی ئەو ویلایەتە ئەمڕۆ لە دۆناڵد ترۆمپی بردەوە بوو بە دەبێت بە باشترەوە بڵێن کە دەبێت بە سەرۆکی 46مین سەرۆکی ئەمریکا بچکە
ئەم سنوورەی تێپەڕاندووە کە پێویستی تەنها بە 270 دەنگە بوو زیاتر لەوەی هێناوە و وەکو وتیشمان ئەگەر ئەمەش دواتری یەکلا کراوە ویلایەتی جۆرجیا ئەمە دەنگەکانی زۆر زیاتر دەڕوا لە هەمان کاتدا نزیکەی 4.5 میلیۆن بە کۆی گشتی لە ئەمریکادا نزیکەی 4.5 میلیۆن دەنگی زیاتر لە دۆناڵد ترامپ هێناوە لەوانەیە خۆی لە 5 میلیۆن و زیاتر لە 5 میلیۆنش بدا دەنگەکانی جۆ بایدن بەڵام لە ئەمریکادا گرنگەوە نییە تۆ چەند دەنگ لەوەی تر زیاتر دێنی ئەمە ناتکا بەسەرەوە دەبێت دەنگی کۆلیجەکان بەدەستبێنی 270 دەنگ بەدەستبێنی کە ئەمڕۆ جۆ بایدن ئەم دەنگانەی بەدەستێنە. جارێشتر دیمەنە ڕاستە خۆیەکانی هاوڵاتیانتان بۆ دەگوازینەوە کە خۆشحاڵی خۆیان دەردەبرن و لە هەمان کاتدا ئەو گردبوونەوانە تا دێ زیاتر دەبێ و پێشبینیەوە دەکرێت کە ئاهەنگەکان ئەمڕۆ و سبە و چەند ڕۆژی داهاتوش بەردەوام بن و گردبوونەوەکان وەکو دەبینن تا دێ زیاتر دەبێت لە شارە جیاوازەکانی ئەمریکادا. بەڵێ بەڕێزان بەبیرتان دێنمەوە ئەو دیمەنانە ڕاستەوخۆن لە جۆرجیا لە شاری ئەتلانتا و لە ویلایەتی نیویۆرک و هەروەها جۆرجیا و شاری ئەتلانتا یەکێک لەو شوێنە گرنگانە بوو کە بە دەنگەکانی ئەتلانتا جۆ بایدن زۆر نزیک بۆتەوە دوای 28 ساڵ ویلایەتی جۆرجیا لە ژەڕی کێفی کۆماریەکان دەربێنێ و بیکە بە زۆنێکی شین بۆ دیموکراتەکان. بەڵێ بەڕێزان وەکو دەبینن تا دێ گردبوونەوەکە گەورەتر دەبێ و ئەم دیمەنانە ڕاستەوخۆن لە شاری جیاواز و لە ویلایەتی جیاواز لە ئەمریکاوە خەڵک خۆشحاڵی خۆیان دەردەبڕن بە بردنەوەی جۆ بایدن و کەمالە هاریس. ئەمە سەرەتایەکی تازە دەبێت و لە ساڵی 92ەوە تاوەکو ئێستا هیچ سەرۆکێک 4 ساڵ لە ئۆفیسەکەی نەماوەتەوە بەردەوام 8 ساڵ بۆ لە دوای جۆرج بۆشی باوک کە تەنها توانی 4 ساڵ بێ ئەمە لە 92 یەکەم جارە ئەم شتە ڕوو بدە. بەڵێ بەڕێزان بۆ گفتوگۆکردن لەسەر هەڵبژاردنەکانی ئەمریکا و برنەوەی جۆ بایدن و کەمالە هاریس وەکو 26مین سەرۆکی ئەمریکا لە ستۆدیۆکانمان بەڕێز کارۆ خۆشناوم لەگەڵە کە چاودێرێکی سیاسی و شارەزایە لە کاروباری ئەمریکا و هەروەها بەرپرسی ئەنستیتیوتی کوردستان ئەمریکایە. کارۆخجان تۆ سەرەتا پێم بڵێ پێدوا بوو جۆ بایدن بیباتەوە؟ بەڵێ سڵاوت لەبێ دکتۆر جان و سڵاو لە بینەرانی بەڕێزی کوردستان 24. دیارە بردنەوەی جۆ بایدن چاوەڕوان کراو بوو چونکە بەهۆی پەتای کۆڕۆناوە کە سەرتاپای ئەمریکای گرتەوە و ڕێژەیەکی زۆری مردن لە ئەمریکا تۆمار کراوە دۆناڵد ترەمپ نەیتوانی وەکو پێویست ڕۆبەڕووی پەتای کۆڕۆنا بێتەوە ئەو میکانیزمانەی ئەو گرتیە بەر بۆ ڕۆبەڕوونبوونەوەی پەتای کۆڕۆنا دیار بوو وەکو پێویست سەرکەوتنی بەدەست نێنا
بۆیە نزیکەی 230,000 هاوڵاتی ئەمریکی و گیانی لە دەستدا بە پەتای کۆڕۆناوە زیاتر لە 8 میلیۆن ئێستا تووشی پەتای کۆڕۆنا بوون. بۆیە فەشەلی دۆناڵد ترامپ زۆرترین ڕێژەی کۆڕۆنا ئەمڕۆ دەست نیشانکراوە لە 24 کاتژمێری ڕابردوودا. زۆر ڕاستە. ئەمە پێم وایە خاڵی وەکو دەڵێ القشة التي كسرت ظهر البعير ئەوەی عەرەب دەڵێ، یعنی پێم وایە کۆڕۆنا ڕیسەکەی دۆناڵد ترامپی کردەوە بەخوری. یعنی دەنا دۆناڵد ترامپ لە 4 ساڵی ڕابردوو هەتا پێش هاتنی کۆڕۆنا توانی بووی لە هەندێک بوارەوە پێشکەوتنێکی بەرچاو بە ئەمریکا تایبەتی لە ئیکۆنۆمی. بەڵێ بەتایبەت لە ئیکۆنۆمی و لە بواری ئابووری و کەمکردنەوەی ڕێژەی بێکاری بۆ سەتا نزیکەی 103 و هەروەها بەرزکردنەوەی ینی گەشەی ئابووری ئەمریکا بە 3 خاڵ ئەمەش هەر زۆر گرنگ بوو بۆ دۆناڵد ترامپ. بەڵام بەهۆی ئەم کارەساتی کە کۆڕۆنا بەسەر ئەمریکای هێنا کە بڕاستی ڕێژەی پێوانی تۆمار کردو ئەمریکا هەم لە ڕێژەی توشبوون و هەم لە ڕێژەی مردووان وەکو بەڕێژ ئاماژت پێکرد کە ئەمڕۆ زۆرترین ڕێژەی توشبوون هەبوو لە ئەمریکا. بۆیە بەڕاستی ئەمە چاوەڕوان کراو بوو کە کەسایەتێکی وەکو جۆ بایدن بتوانێت کورسی کۆشتی سپی لە دۆناڵد ترامپ بسێنێتەوە و ئەگەر چی دۆناڵد ترامپ بەڕاستی وەکو دەڵێ بە هەموو شێوەیەک هەوڵی دەدا و هەوڵی دا کە 4 ساڵی تر لە کۆچی سپی بمێنێتەوە بۆ ئەوی کە ئەو بەرنامەی هەی بووە کە نەیتوانێت لە 4 ساڵە جێبەجێ بکە بتوانێت لە 4 ساڵی داهاتوو لە خولی دووەما جێبەجێ بکە. بەڵام دیارە دەنگدرانی ئەمریکا قسەیەکی تریان هەبوو و ئەوان پێیان باش بوو کە جۆ بایدن سەرکردایەتی ئەمریکا بگرێتەوە دەست، چونکە دۆناڵد ترامپ لە 4 ساڵی ڕابردوو وەکو زاهیرەیەکی تازە و ناوازە وەکو دیاریدەیەک ڕاستی ینی مۆدلێک لە ئەمریکا لە هەموو دنیا مۆدلێک بوو کە دنیا بخۆیەوە نبینی بوو. جیهانی سیاسەتی ئەمریکا لەو 4 سەرۆکەی پێشی ترامپ هیچیان وەکو ترامپ سیاسەتیان نەکردووە کە تویتر بکەنە مینبەری بڕیاردان لە سیاست و کۆمەڵێک کار کە ینی لەگەڵ هەتا هاوپەیمانەکانی ئەمریکا لەگەڵ دۆناڵد ترامپ زۆر کێشیان بۆ دروست بوو و کێشانەوەی ئەمریکا لە کۆمەڵێک ڕێکەوتنی وەکو پاریس وەکو ڕێکەوتنامەی نافتا و لەگەڵ کۆمەڵێک وڵاتی هاوپەیمان پێشی نەیارەکان لەگەڵ یارەکان کێشەی هەبوو لە هەندێک سیاسەتی وڵاتان بۆ نمونە لەسەر برێکسیت زۆر بەریتانیا لە ئەم شتانە. پێت وایە هەڵە کوشندەکەی دۆناڵد ترامپ چی بوو ئەم جارە؟ زانیمان مەسلەی کۆڕۆنا کە زۆر گرفتێکی گەورە بوو، بەڵام چی وای لێ کرد کە خەڵک ئەو دەنگەی پێ نەدەن لە جۆ بایدن بیبات؟ بەڵێ ئەو ستایلەی کە دۆناڵد ترامپ سیاسەتی پێدەکرد کە بەر لەوەی کێشەی لەگەڵ دیموکراتە دروست بێ کێشەی لەگەڵ کۆماریەکانیشا دروست بوو. ینی زۆربەی کات دۆناڵد ترامپ جارێ یەکەم سەرەوە کە لە مێژووی ئەمریکادا کە زۆربەی ستافی خۆی لە کۆشتی سپی گۆڕی بێ، زۆربەی وەزیرەکانی گۆڕیوە، ڕاوێژکارەکانی وتەبێژی کۆشتی سپی، وەزیری دەرەوە، وەزیری بەرگری، یعنی زۆربەی وەزیرەکان بەڕاستی ئەگەر لەگەڵ ڕای دۆناڵد ترامپان نەبوونە یەکسەر دۆناڵد ترامپ بە یەک تویت لای دەبردن. ئەمە یەکێک بوو لەو هەڵانی کە پێم وایە بەلای کۆماریەکانی شەو ئەمە مەقبوڵ نەبوو. بۆیە کۆماریەکان کەسێکی وەکو جۆن بۆڵتن کە بەڕێزت بانکهێشتی بەرنامەکەی خۆت کرد لە چەند ڕۆژەی ڕابردوو، ینی دیار بوو کە ستایل و شێوازی بەڕێوەبردننی دۆناڵد ترامپ پرێسیدنشەڵ نەبوو، ینی شێوازێکی ڕئاسی نەبوو، کەسێک بوو کە بەڕاستی هەموو تاکە پێودانجی دۆناڵد ترامپ پێودانجی ئابووری بوو، بە چاویلگەی ئابووری هەموو لێکدانەوەی بوو هەموو شتەکان دەکرد. ئەگەر شتێک کە بڵێن بە قەنەعاتی خۆی لە قازانجی نەبووایە لە ڕووی ئابووریەوە هیچ مراعاتی بوارەکانی تر نەدەکرد لە ڕووی ئەو قیامانەی کە ئەمریکا شانازی پێوە دەکات وەکو مافی مرۆڤ، وەکو دیموکراسی، وەکو دایڤەرسیتی ئەوەی کە تعدودیەت و ینی تەنها پێودانگ بۆ دۆناڵد ترامپ پێودانجی ئابووری بکەوە وای کرد کە مەقبوڵ نەبێت لە هەموو بارێک. دێم وڵات بۆ قسەی زیاتر، بەڵام لە واشنگتنەوە نێردەی کوردستان 24 هاوەر عەبدوڕەزاقم لەگەڵا دەمەوێت بزانم چی دەگوزارێت لە ئەمریکا. سەرەتا هاوار پێمان بڵێ هەواڵەکان چۆن هاتوون و خەڵک چۆن پێشوازی لە هەواڵەکان دەکات، دواتر هەندێک پرسیاری دیکەشم هەیە لەسەر هەڵبژاردنەکان و لەسەر دەرچوونی جۆ بایدن. بەڵێ سوپاس نەهرۆ هەروەکو گوێبیستی دەبن. ئێستا من لە بەردەم شەقامی سەرەکیم بەرەو کۆچی سپی لە واشنگتنی پایتەخت. لێرە ئەوە زیاتر لە کاتژمێرێکە بایدن بە فەرمی ڕاگەنراوە کە بە گوێرەی ئەنجامبەرایەکان کە ئێستا بە 46ەمی سەرۆشی ئەمریکا هەڵبژێردراوە و خەڵکێکی زۆر
بە شەپۆل لە شەقامی سەرەکی کۆشی سپیەوە دەستنە بەردەم کۆشکی سپی نارۆ من دەمەوێت پێت ئەوە بڵێم کە ئەو ماوەی زیاتر لە هەفتەیەکە من لێرەم هەست دەکرد کە کۆمەڵگەی ئەمریکی بە شێوەیەکی بەرچاو ببووە دوو بەش بەڵام ئەمڕۆکە و خۆش و شادیت دەبینی هەستەکەی کە ئیتر ئەو ناکۆچی و بربەستان و دەمەقاڵەی کە پرۆسی هەڵبژاردننی سەرۆکایەتی دروستی کردبوون ئێستا خەریکە هێور دەبنەوە و دەمێ ئاماژەش بەوە کەم کە ئێستا بەڕاستی بایدن لە بەردەم تاقیکردنەوەی گەورە دەدا چکە هەروەکو میدیاکانی ئەمریکا ڕایانگەیاندووە کە ئێستا بایدن ئەمریکای دەستکەوتووە بۆتە دوو ئەگەر بتوانانی هەندێک هاوڵاتیمان بۆ بدوێنی کەوانەی لەوێ هەن ئەگەر بتوانانی ئەو جیاوازیانە نەهێڵێ هەروەها کۆمەڵگەی ئەمریکا یەکگرتوو بکاتەوە و جارێکی تر ببنە ئەو وڵاتە زلهێزەی کە هەمومان دەیزانین ئەمریکا چییە من بۆ وەرگرتنی زانیاری و هەست و بۆ چوونی هاوڵاتیان هەندێک هاوڵاتیم لەگەڵا دەمەوێت بۆ چوونیان وەرگرم نەهرۆ hello ma'am how you doing how do you feel about Biden winning the presidency extremely happy I think it's the best thing to happen to America زۆر 4 ساڵە لە ئەمریکام زۆر دڵخۆشم کە بایدن بردیەوە چۆن بیرەکەیتەوە ئەم بە دەربارەی ئەمریکایە ئەمریکا لە سەردەمی بایدندا جیاواز دەبێت بەتەبێت لە سەردەمی ئێستادا بەڵێ بێکمان من دەبینم گۆڕانکاری ڕوو ئەدات وڵاتەکەمان زۆر دڵخۆشە شوێنەکانمان زۆر باشن 4 ساڵی تازە بێت تۆ چۆن بیر دەکەیتەوە من زۆر بەباشی بیرەکەمەوە دۆڵم پێخۆشە ئەمە نیشانەی سەلماندنی دیموکراسیە لە وڵاتەکەمان چۆن بیر دەکەیتەوە سەربارەی ئەم دۆخەی کە ئێستا قسەکرێت دەربارەی ئەو چەند ڕۆژێک کە ئاڵۆزی هەبووە لە هەڵبژاردنەکەدا چۆن هەست دەکەیت لە ڕاستیدا ئەمە زۆر فشاری لەسەر ئێمە دروستە کرد چاودێریمانە کرد بە وردی بەڕاستی بۆ ئێمە ئاڵۆزی هەبوو دۆخێکی نەخۆش دروست بوو ئێمە ناخۆش بوو ئێمە چۆن هەست چیە سەبارەت بە لە دەستدانەکەی دۆناڵد ترامپ لە ڕاستی ئەمە زۆر خراپبوو من سوپاسوگوزاریم هەیە بۆ دۆناڵد ترامپ پێم خۆشە قبوڵی ئەنجامەکان بکە با تێبگات ئەمە دیموکراسیە وڵاتەکەی ئێمەیە و پێویستی بۆ هەیە کە بەڕاستی لەگەڵ دۆخەکەدا بڕۆین هەروە هەموو گۆڕانکاریان جێبەجێ بکەین کە هەمومان دەکەن سپاس بۆ تۆ سپاس بۆ تۆ ئەگەر وریایی هاوکارم لەگەڵ ما بێت ئەو هاوڵاتیانش حەزیان کە بەڵام نایانوێ قسەکەن بەڵێ نەهرۆ هەروەکو دەبینین ئەگەر وریا ئەو حەزەکەم شەقامەکەی بەردەمشان بدات بۆ بینەرانی کوردستان 24 ئەگەر ببینن خەڵک بە شەپۆل بە سەدان بە پێ بەرەو کۆشی سپی دەڕۆن ئەمە شەقامی سەرەکیە بۆ بەردەم کۆشی سپی لە واشنتنی پایتەختدا خەڵکێکی زۆر ئێستا ڕوو لە کۆشی سپی دەکەن و هەمووی بە ئاهەنگجێڕان و هەستێکی خۆشیان هەیە و هەروەکو هەست دەکەم کە ئێستا جاریشتر ئەمریکا دەوێت خۆی نوێ بکاتەوە هاوار سپاس دەکەم تەبان دێمە وڵات دوای چەند خولەکێکی تر شاری واشنتنی ژێچێک بەو شارە دیموکراتیانە ناسراوە لەم هەڵبژاردنەدا 93% خەڵکی ئەم شارە دەنجیان بە جۆ بایدن و بربژێری دیموکراتەکان داوە تەنها 6 پوینت شتێک لە سەدا دەنجیان بە کۆماریەکان و دۆناڵد ترامپ داوە زۆر سپاس دەکەن دێنەوە لای دوایی تۆزێشتر کاکارۆخ ئەم هەڵبژاردنانەی ئەمریکا ئەم جاریان لە کەش و هەوایەکی ناخۆشی تەندروستی ڕوویدا بەڵام لە هەمان کاتدا ئەوەی تێبینی دەکرێت و چاودێرانیش پێمان دەڵێن ئەمریکا ئێستا بووە بە دوو بەشەوە ئەم دوو بەشەیە جۆ بایدن دەتوانێت ئەم ببێ بە سەرۆکی هەموو ئەمریکایەکان وەکو کە خۆی بانگەشەی بۆ دەکات بەڵێ دیارە یەکێک لە ئەرکە دەستوریەکانی سەرۆک هەڵدەبژێری ئەوەیە کە دوای تەواوبوونی یا ئەو یاریە دیموکراسیە کە جناب دەزانی دکتۆر نەهرۆ کە دیاری دیموکراسی براوە دۆڕاوی تێدا و ئێستا کۆماریەکان کە دۆڕاندویان یاخود بەشێک لە شەقامی ئەمریکی کە دۆڕاندویەتی دەبێ ڕازی بێ بەم دەرەنجامانە بۆ ئەرچی سەرۆکی هەڵبژێراوە کە جۆ بایدنە و 46مین سەرۆکی ئەمریکا کە بتوانێت هەموو هەوڵی خۆی سڕکاتەوە بۆ ئەوی شەقامی ئەمریکی یەک خاتەوە و پێم وایە ئەمەش دوای ئەوەی کە سوێندی یاسایی دەخوا لە 2021 لە ئیناگوڕیشن دەی دوای ئەوە هەموو هەوڵێک دەخاتە گەر بۆ ئەوی بتوانێت شەقامی ئەمریکی یەک خاتەوە چونکە بەڕاستی
پێم وانی هیچ کاتێک وەکو ئێستا شقامی ئەمریکی بەو شێوە قوڵە دابەش بوو بێ و لە کاتێک کە دەچێتە کۆنگرس یەکەم وتاری ساڵانەی پێشکەش دەکات دەبێت دڵنیاییی تەواو بداتە ئەندامانی کۆنگرس و نوێنەرانی خەڵکی ئەمریکا لە State of the Union کە خەڵکی ئەمریکا و شقامی ئەمریکا ئێستا یەکە و بە یەکگرتووی ڕوبەڕووی هەڕەشەکان دەبنەوە و بەیەکەوە دەتوانن ئەمریکا لەو قۆناغەوە بگوازمە بۆ قۆناغێکی داهاتوو بەڵام پێم وایە قۆناغی دۆناڵد ترامپ کۆتایی هات و ئەم قۆناغی کە قۆناغێکی بەڕاستی دەتوانم بڵێم ئیستیسنائی بوو لە 4 ساڵی ڕابردوو کە ئەمریکا دەگەڕێتەوە سەر ڕێڕەوی خۆی هەم لە ڕووی نێودەوڵەتی و هەم لە ڕووی ناوخۆیش چیتر خەڵک چاوەڕی شۆکی گەورە ناکات لە پرسیدنت لە سەرۆک و ئەمریکا ڕێڕەوی خۆی دەگرێتەوە هەم ڕێز لە ڕێککەوتنامە نێودەوڵەتیەکان دەگرێت و هەمیش پێم وایە دەچێتەوە بە شێوەیەکی بەهێزتر لە جاران هەم پرسەکانی مافی برۆ پرسی دیموکراسی چونکە دیموکراتەکان زیاتر گرنگی بەو لایەنانە دەدەن لەسەر ئاسی نێودەوڵەتی دۆناڵد ترامپ ئێستا نەما جۆ بایدن دێت دوای دوومانجی تر ئەمریکا دەچێتەوە سەر ڕێچکەی جارانی خۆی من زۆر پرسیار لێ دەکەم لەسەر پەیماننامەکانی ئەمریکا و سیاسەتی دەرەوەی ئەمریکا بەڵام بەردەوە ئەو تانانەی کە دۆناڵد ترامپ لە هەڵبژاردنەکانی گرتووە بە تایبەتی لە ویلایەتێکی وەکو پێنسیلڤینیا و لە هەتا لە ئەریزۆنا و لە شوێنانە پێت وایە تا کوێ بڕوە پێم وایە کە ئەمە لە ڕووی دەستوریەوە ئاساییە حەقی خۆیەتی دۆناڵد ترامپ یان هەتا هەر سیناتۆرێک یان کۆنگرسمانێک کە لە هەڵبژاردنەکانە تانەیەکی هەبێ بەڵام دەبێ بەڵگەی حاشا هەڵنەگری هەبێ اینجا بتوانێت قەناعەت بە دادگای فیدراڵی یاخود دادگای باڵا بکە سپریم کۆرت بکە بۆ ئەوەی کە حەقەکەی بۆ وەرگرنەوە ئەگەر ڕێژەی بڵین جیاوازی نێوان دۆناڵد ترامپ و جۆ بایدن لە سەتایەک کەمتر بێ پێم وایە محکەمەی فیدراڵی ویلایەتەکان ویلایەت بۆ ویلایەتی جیاوازە بەڵێ هەندێکیان حەق دەدەنە دۆناڵد ترامپ بۆ ئەوەی کە دەنگەکان بژمێرێنەوە دووبارە ئەگەر لە سەتایەک ڕێژەی جیاوازیەکە کەمتر بوو بەڵام بە شێوەیەکی گشتی ئەگەر ئێمە چاوەڕی ئەوە بین کە لە سپریم کۆرتا کە جەناب تزانی دکتۆر نەهرۆ 9 حاکمی هەتاهتایی هەیە 6یان کۆنزەرواتیڤن 3یان لیبراڵن کە لەبەرەوەی 6یان ئیتیجاهیان زیاتر بەرەو کۆماریەکانە لای دۆناڵد ترامپ بگرن بەڕاستی ئەمە بە هیچ شێوەیەک ڕێی تێناچێت ئەگەرەکەی کەمە ڕێی تێناچێت چونکە حاکمەکان سوێندیان خواردووە کە پارێزگاری لە دەستور بکەن تەنانەت هەڵەیەکی هەبوو لە تویتەکەی دۆناڵد ترامپ بەو کاتی کە وتی من هەڵبژێردراوم لە شەوی یەکەمی هەڵبژاردن دوای ئەوەی کە دەنگەکان دەنجی ئەوانەی کە خەڵک بە پۆست دای بوو شتێکی تری کردگوتی من لە سپریم کۆرت شکات دەکەم بەڵام بە پێی یاسا دەبێت لە محکەمە بچووکەکانەوە بڕوە ئەگەر لەوەی یەک لا نەکراوە اینجا دەبێت بچێت بۆ سپریم کۆرت ناتوانێت سەر بچێت بۆ سپریم کۆرت زۆر ڕاستە هەر ئەو تویتانەی هەر یەکەم جار دەرکەوتنی دۆناڵد ترامپ بەوەی کە ڕایگەیان هەر دەرکەوتنی لە کۆشتی سپی کە ئەو بەربژێرە ئەمە شێوێکی داڕادێک نایاساییە چونکە تۆ ناکرێت دۆناڵد ترامپ کۆمەڵێک شتی کرد کە بەڕاستی هیچ سەرۆکێک حەقی بەخۆی نەداوە ئەو شتانە بکات جارێک کۆشتی سپی بەکارهێنا بۆ هەڵمەتی هەڵبژاردن جەناب تەزانی لە 4ەم ڕۆژی کۆنگری کۆماریەکانە هەموو کۆنگرێکی گواستەوە بۆ کۆشتی سپی دواتر پێم وایە هەر ئەو زەختی لە مایک پۆمپیۆ کرد بێت لە قودسەوە کە وەکو وەزیری دەرەوەی ئەمریکا لە سەفەردا بوو وتەیەک پێشکەش بکە و هەڵمەتی هەڵبژاردن بۆ دۆناڵد ترامپ بکە و دواتریش لەم لە ڕاگەیان بێ ئەوەی کە لایەنە فەرمیەکان ئەنجامی هەڵبژاردنەکان ڕابگەێنن دۆناڵد ترامپ لە کۆشتی سپراگەیان کە من دەرچوومە کە ئەمە بەڕاستی ئەمە جێی شۆک بوو نەک هەر بۆ دیموکراتەکان کۆماریەکان ڕخنیان لێ بەڵێ ئێستاش پێم وایە کۆماریەکان مچ مەکۆنەڵ بۆ نمونە ئادەم کیسینجەر بڵێ هەموو ئەویان زۆر ڕاستە اینجا کۆماریەکان بەڕاستی پێم وایە دادەدادیان بوو پێشتریش لە بەردەستی دۆناڵد ترامپ چونکە ینی جاری وە هەبوو هەندێک قسەی دەکرد کە بەڕاستی نەت بۆ نمونە هێرشکردنە سەر جۆن مەکین وای کرد کە لە ئەریزۆنا دەنجی کۆماریەکان باجەکەی بدەن یەک پرسیار زۆر بە کورتی لە سوۆشال میدیای کوردستان لەو خەڵکانەی کە ئێمە دەیبینن من ئاگادارم تۆ چالاکی لەس بە تایبەتی کە هەر پرسێک پەیوەندی بە ئەمریکاوە هەبێت شتێکی زۆر سیر هەیە لە ناو ئێمەدا بە تایبەتی لە ناو گەنجەکان تەنانەت لە ناو هەندێک خەڵکی نوخبەشدا دەیبینی نازان بۆ خەڵک لێرە وا تێگەیشتووە کە دەسەڵاتێکی شاراوە لە ئەمریکا هەیە ئەوان بڕیار دەدەن چێ دەبێ بەسەرۆک چێ نابێ بەسەرۆگیتر ئەم کۆنسپیرۆسی تیۆری ئۆشتانە هەیە تۆ چۆن لەم شتت بڵێ ئەمە بەڕاستی خۆی کۆنسپیرۆسی تیۆری وەڵامێکی زۆر سادەیە بۆ پرسیارێکی زۆر قورس ئەمە بە هیچ شێوەیەک ڕێی تێناچێ بڵێ لە ئەمریکایە
بە گۆڕانی سەرۆک سیاست ناگۆڕێ یاخود ئەوە هەمووی شۆیە ئەو سەرۆکانی دێن و دەڕۆن ئەمانە هەر تەنها لایانی دەرەوەی ئەمریکا لایانی چیتری هەیە کە هەموو بەرنامە ڕێژەکان لەوێ دەکرێت ئەمانە بەڕاستی ئەمە وەکو جناب فرم هەر دەکەوێتە چوارچەوەی بیردۆزی پلانجیێڕی کە بیردۆزێکە خەڵک زۆر بە سادەی باوەڕ بۆ باوەڕی پێدەکە ئەمە لایەکی تر بەڕاستی منیش دەمەوێت دەستخۆشی لە جنابەت بکەم و کوردستان 24 کە لەم ماوەی ڕابردووە زۆر بە شێوەیەکی پرۆفیشنەڵ و ئەکادمی تشکتان خستە سەر هەموو لایەنەکانی ئەمریکا بەتایبەت لە بواری هەڵبژاردنەکان کە ئەمە بەڕاستی بۆ چینی ڕۆشنبیر و ڕووناکبیر و چینی ئەکادمی کوردستان زۆر جێگای شانازی بوو. زۆر سپاس دەکەین خۆشنا و سەرۆکی ئینستیتوتی کوردستان ئەمریکا لەگەڵمان بووی لە ڕۆژانی داهاتوش لەوانەیە دیسان قسەتت لەگەڵ بکەینەوە زۆر سپاس دەکەین. بەڕێزان جارێکی تر ئەو دیمەنە ڕاستەوخۆیانەتان بۆ دەگوازینەوە لە شارەکانی ئەمریکا کە وەکو دەبینین تا دێگرتبوونەوەکان گەورەتر دەبن و حەشاماتێکی گەورەتر بڕێوەیە بۆ دەربڕینی خۆشحاڵی خۆیان بە سەرکەوتنی بە سەرکەوتنی جۆ بایدن و کەمالە هاریس. ئەمانە ئەو دیمەنە ڕاستە خۆیانن لە شوێنە جیاوازەکانی ئەمریکا ئەوەی پێش ئێستا بینیتە ئەمە بەردەم کۆشتی سپی بوو و هەروەها دەیبینن خەڵکێکی زۆر وێنەی ترامپیان لانیە بەڵام جۆ بایدنیان لەلایە و هەتا ئەو ماسکانە و ئەو دەمامکانەی بەستوی شوێنە یان لۆگۆی دیموکراتەکانە یاخود لۆگۆی بایدن و هاریسە ئیتر پێدەچێ خەڵک خۆیان ئامادە کورد بوو بۆ دەرەنجامێکی ئاوا و دەربڕینی خۆشحاڵیەکانیان لەسەر شەقامەکان لە ئەمریکا. ئەمە بەردەم کۆشتی سپیە وەکو دەیبینن ئەمە جادەی 16ەیە لە واشنگتن دیسی پایتەختی ئەمریکا کە ئەم جادەیە بەرامبەر دەرگای پێشەوەی کۆشتی سپیە و هەروەها نوێنەراتی حکوومەتی هەرێمی کوردستانیش هەر لەسەر ئەم شەقامەیە بۆ زانیاریتان. ئەمە شوێنێکی گرنگ و استراتیژیە و سەرۆکی هەڵبژێردراوی ئەمریکا جۆ بایدن دوای چەند ڕۆژێشتر خانوێک هەیە لێرە لەسەر ئەم شەقامەی ترە لە تەنیشتەوەی لێرە دیارنێ لە وێنەکە لەوێ دەمێنێتەوە وەکو سەرۆکی هەڵبژێردراو تا ئەو وەختەی سوێندی یاسایی دەخوا لە ساڵی داهاتوو لە 2021 ساڵی داهاتوو سوێندی یاسایی دەخوات. ئێرەیان ئەم دیمەنەی دەیبینن پێنسڵڤینیایە کە جێگاشی گرنگ بوو بۆ یەکلاکردنەوەی دەنگەکانی جۆ بایدن بۆ ئەوەی ببێ بە سەرۆکی ئەمریکا. جۆ بایدن خۆی خەڵکی ئەم ویلایەتەیە لە شاری سکانتن لەوێ لەدایک بووە و گەورە بووە دواتر دەچێتە ویلمینگتن لە ویلایەتی دەڵەوێ. بەڕێزان بۆ زیاتر قسەکردن لەسەر هەڵبژاردنەکانی ئەمریکا و هەڵبژاردننی جۆ بایدن و کەمالە هاریس لە شاری ئۆرلاندۆ لە ویلایەتی فلۆریدا ئێرنی ئۆدینۆ جەنەڕالی خانەنشینی ئەمریکیم لەگەڵا جەنابی جەنرال ڕۆشتان باش ئەم دوایین دەرەنجامە چۆن هەڵدەسەنجێنن لە کاتێکدا کە جۆ بایدن بردیوێتیەوە بەڵام دیموکراتەکان بەگشتی لەسەر ئاستی ئەنجومەنی نوێنەران و ئاستی ئەنجومەنی پیران سەرکەوتنێکی گەوریان بەدەست نەهێناوە. خۆشحاڵم کە لەگەڵتانم جارێکی دیکە کاک نەهرۆ خۆشحاڵم کە لەگەڵتم لەبارەی پرسیارەکەت و هەڵبژاردنەوە ئەمە نمونەیەکی دیکەیە ئەگەر هەموو ژمارەکان بژمێردرێ و هەروەها دەسەڵات بە ئاسایی ڕادەست بکرێ و وا دەردەکەوێت کە بایدن بردوویەتیەوە و هەروەها هێشتا دادگای باڵای ئەمریکاش
کە بەڵگەی تەواوی هەیە بۆی کەوە دەبێ ئەو دیاری بکە کە ئایا ئەو تانانەی کە لە دەنگەکان دراون ڕاستن یان نا. بۆیە پێم وانە ئەو ڕێکارانەی کە باسم کردن گۆڕانکاریەکی سەرەکی بکە، بەڵام ئەمە ئێمە چاومان لەوەیە کە لە داهاتوو پێکەوە بین و هەنگاوی باشتر بەرەو داهاتوو هەڵبگرین. ئەوەی ئێمە تێبینی دەکەینەوەی پسپۆران پێمان دەڵێنەوەی لە ڕۆژنامەکان دەیخوێنینەوە لە تەلەڤیزیۆنەکان دەیبینین، هەموو ئەو ئاماژانن کە پێمان دەڵێن کۆمەلگای ئەمریکی ئێستاکە کۆمەلگایەکی دابەشکراوە بەسەر دوو بەشدا. ئایا جۆ بایدن و کەمالە هاریس دەتوانن جارێشتر نوێنەرایەتی هەموو خەڵکی ئەمریکا بکەن بەبێ جیاوازی ئەوەی کە دەنجیان بە دۆناڵد ترۆمپ داوە یاخود دەنجیان بەو داوە؟ کاتێک کە من سەیری ئەمریکا کەم بە گشتی هەموو خەڵکی ئەمریکا سەیری کەمپینەکانیان کرد، من بینیم کە پاڵپشتی و سۆزێکی زۆر لە لای کۆماریەکان هەبوو بۆ سەرۆک ترامپ و چیرۆک و هەروەها بابەتی ڕۆژنامە و میدیاکانیان پیشانەداوە دەمانبینی لەوێژ، بەڵام خەڵکێکی زۆر ئەچووە کەمپینەکانی ترامپ وە لە بەردەم پۆدیەمەکەیدا ئامادە دەبوون، بەڵام ئەگەر بەراورد بکەی بە کەماڵا هاریس و بایدن کاتێک کەمپینەکانیان بەڕێوە دەبرد خەڵکێک چەند سەد کەسێک 2000 کەسێک لەوێ دەبوون بە بەراورد بە ترامپ زۆر کەمتر بوون. بۆیە پێم وایە دیموکراتەکان سەرکەوتوو بوون لە دەنگدانی پێشوەختە و ئەوان چکە پرۆسیجەر و ڕێکاری خۆی هەیە بۆ دەنگدانی پێشوەختە و بینیمان کە ژمارەیەکی زۆر خەڵکی دەنگیدا بە پێشوەختە، بۆیە دەرفەتی سەرکەوتنی ترامپی زۆر زیاتر کرد و ئێستا کۆماریەکان گفتوگۆ لەسەر ئەو بابەتە دەکەن، بەڵام ئەو ڕەخنانە لە کۆماریەکانیشەوە دێن، بەڵام هێشتا دیموکراتەکان ئەتوانم بڵێم ئیستیغلالی ئەو دەرفەتەیان کرد کە دەنگدانی پێشوەختە. پێدوانی ئەوەش هەر ئەو هەڵە کوشندەیە بوو کە دۆناڵد ترۆمپ لە بانگەشەی هەڵبژاردن کردی ئەوژەوە بوو خەڵک و دەنگدەرانی خۆی هەن نەدەکەوەی پێشوەختە دەنگ بدەن بە پۆست دەنگ بدەن، تەنها ئەوانە هاتن کە لە ڕۆژی دەنگدانەکە دەنجیاندا لە کاتێکدا 100 میلیۆن کەس پێشوەختە بە پۆست و بە ڕێگای تر دەنجی دابوو. پێم وایە دیموکراتەکان وەک باسم کرد زۆر سەرکەوتوو بوون لە دەنگدانی پێشوەختە و پۆستە و کۆماریەکان بەردەوام ڕەخنەیان لێ دەکرد کە دەبوو ئەوانیش بە هەمان شێوە کۆماریەکان ئەوانیش پێشوەختە خەڵکی هەن بدەن پێشوەختە دەنگ بدەن کە زۆرێک لە کۆماریەکان ڕۆژی دەنگدان بە دڵنیایە و هاتنە دەرەوە کە دەنگیاندا، بەڵام کاتێک کە سەیری هەموو پرۆسی هەڵبژاردنەکە ئەکەی نەک تەنهایی سەرۆکایەتی هەموو هەڵبژاردنەکانی ئەمریکا دەکەی لە هەڵبژاردنە خۆشجێیەکانەوە هەتا سەرۆکایەتی کۆماریەکان لە ئەنجومەنی نوێنەران کورسی باشیان وەرگرتووە، بەڵام کۆماریەکان لە ئەنجومەنی نوێنەران دەنگی باشیان هەیە لە بەشەکانی دیکەش لە هەڵبژاردنە خۆجێیەکانی لە ئاستی فێدراڵیش بە هەمان شێوە دەنگی باشیان هەیە، بەڵام ئەو سیستەمە ئەبێتە شتێکی باش بۆ سیستەمی چێک ئەند باڵانس کە لە ئەمریکادا پەیڕەو دەکرێت، بۆیە وەک لە دەستوری ئەمریکاشدا هاتووە بۆ 1976 پێش شۆڕشی ئەمریکا ئەمە سیستەمێکی جوان دانراوە. خۆت کەسێکی زۆر سەردانی کوردستانت کردووە لەگەڵ هێزی پێشمەرگە کارت کردووە و تەنانەت خەباتیشت کردووە و لە ئەمریکاش دەنگێکی زۆر گەورەی بۆ لۆبیکردن بۆ کوردستان و تەنانەت بۆ کاتی ڕفراندۆمی کوردستان سەربەخۆی کوردستانیش پێت وایە
لەو ڕۆوە بۆ هەرێمی کوردستان جۆ بایدن لە 4 ساڵی داهاتوو هیچ بەرنمەیەکی وای دەبێت کە مای خۆشحاڵی بێ بۆ خەڵکی کوردستان؟ نەخێر من پێم وانە هیچ پلانێکی باشی هەبێ ڕابردووی ئەو پێمانەڵێ کە چارەسەری دابشکردنی عێراق بۆ 3 وڵات تەنها قسە بوو و هیچ پلانی نەبوو و هیچ استراتیژی نەبوو. پێم وایە پلانی بایدن دووبارەکردنەوەی ئەو پلانەیە کە پیتەر گاڵبرۆتیش باسی کردووە. ئەگەر من دەرفەتی ئەوم هەبێت کە پرسیار لە بایدن بکەم لەبارەی ئەو پێشنیازەیەوە، پێم وانە بتوانێت وەڵامیشم بداتەوە، چونکە نازانێت کە لەسەر ئەرزی واقع لە کوردستان و لە عێراق چی هەیە و خەڵکی چیان دەوێت. بۆیە لەوانەیە داهاتوو وەڵامی ئەم پرسیارە بداتەوە بۆ کوردستان و بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاستیش وەڵامی پرسیارەکەیان بداتەوە کە ئیدارەکەی بایدن چی پێیە بۆیان. هیچ کەس داهاتوو نابینێ، بەڵام باشترین ئاماژە بۆ داهاتوو ئەوەیە کۆ سەیری مێژوو بکەیت، سەیری مێژووی بایدن کە زۆر نەرمە بەرامبەر بە تاران، کە زۆر نەرمە بەرامبەر بە سیاستەکانی تاران، کە ئەم کێشانەی کە ئێران دروستیەکە لە ناوچەکە و دەرکەوتنەوەی ئێران لە 2011 ئەمە پاڵپشت و هاندەرێکی باش بوو بۆی کە توندوتیژی لە عێراق و هەتا بگاتە دەریای ناوەڕاستیش توندوتیژی ئێران و ئەو ئیمپراتۆریەتەی کە خۆی دەیەوێت دروستی بکە. ئێستا ئەمە زۆر جێگای نیگەرانیە کە ئێران ئەو هەموو ناوچەی لەژێر هەژموندایە. ناکرێت بایدن نەرم بێ لە بەرامبەر ئێران، بەڵام ترامپ زۆر تند و تیژ و ڕق بوو بەرامبەر بە ئێران و بینیتان قاسم سولەیمانیشی کوشت. بەڵێ، بەڵام ئێستا کە جۆ بایدن دێتە کۆشتی سەرۆکایەتی دەبینێ ڕۆژهەڵاتی ناوڕاست ئەو ڕۆژهەڵاتی ناوڕاست نییە کە 4 ساڵ بەر لە ئێستا هەبوو. ئەو لێک نزیبوونەوەی ئیسرائیل لەگەڵ چەند وڵاتێکی عەرەبی ئەمانە لەوانەیە واقعێک دروست بکە، تەنانەت بایدنیش نەتوانێت جارێکتر بگەڕێتەوە سەر ئەو هاوپەیمانیەی کە ئەمریکا و ئەوروپایەکان هەیەیان بوو لەگەڵ ئێران. تۆ چۆنی دەبینی ئەمە؟ پێم وایە کاتێک سەرۆک ترامپ تند بوو بەرامبەر بە ئێران، وڵاتانی عەرەبی سونە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست پێیان وابوو کە هەڕەشەی ئێران هەڕەشێک جدیە بۆ ئەوانیش وە بۆ ئیسرائیلیش بە هەمان شێوە، و ئەوان چوونە لای باشترین هاوپەیمانەکانیان، دانیان بۆ تەنها چوونە لای ئیسرائیل و هەمویان زانیان کە تاران چه هەڕەشەیەکە لەسەر ئەوان، بەڵام لە ژێر ئیدارەی ترامپدا توانیان یەکیان بخاتەوە لەگەڵ ئیسرائیل، یەکیان بخاتەوە ئەو دان بە واقعەدا بنێن کە لە ناوچەکەیانە هەیە و بینیشمان کە وڵاتە سونەکە عەرەبەکان ڕێکەوتنیان کردو کە بەرەو پێشچوونێکی زۆر باشی. ئەگەر تۆ ڕاوێژکارێک بی لە کوردستان بۆ سەرکردایەتی کورد، چ پێشبینیەک دەکەی کە کورد لە مەودواچی بکە لە 4 ساڵی داهاتوو بتوانێت بەرژەوەندەکانی لەگەڵ ئەمریکا و لەگەڵ ئیدارەی جۆ بایدن ببەستێتەوە؟ Well, yeah, I mean, I think, I think the Joe Biden administration. پێم وایە ئیدارەی جۆ بایدن لە بەرژەوەندی ئەمریکا کارەکە و بەدڵنیاییەوە من پێم وایە و پێشنیارەکەم لە بەرژەوەندی ئەمریکایە کە بێتە هەولێر زیاتر بەیسێکی گەورەی ئەمریکی لە کوردستان دروست بکە، کە ئەوەشم چەند جار وتووە پێشتر و پێم وایە لە بەرژەوەندی ئەمریکا و ناوچەکەشدایە ئەگەر ئەو بەیسە گەورەی ئەمریکا بنکە گەورەی ئەمریکا لە کوردستان کاتەوە واتە و بەیسێکی هاوبەش بکاتەوە کە بتوانێت لەگەڵ پێشمەرگەکان
کار بکە و بتوانێت ڕوبەڕووی یاخود پاشەکشە بۆ هەڕەشە ئێرانیانە بکات کە لە ڕێگای میلیشەکانیەوە دێت بۆیە من پێم وایە ئەگەر بچێتە هەولێر بە هێزێکی زۆرەوە لە بەرژەوەندی کوردستان و ئەمریکاش هەموو کات من ئەم ڕاوێژەم داوە دووبارەشیە ئەرنی ئۆردینۆ جەنەرالی خانەنشینی ئەمریکایی زۆر سپاس دەکەن کە لە فلۆریداوە لەگەڵمان بوویت. بەڕێزان ئەم ڕووماڵە بەردەوام دەبێ من لەسەری کاژمێر جارێشتر لەگەڵتان دەمەوە چاوتان لەسەر شاشەی کوردستان 24 بێت.